دکتۆر بەختیار فایق حەمەسەلیم پسپۆری کۆندامی هەر سوچگەر سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سپاس بۆ جەنابتان و بۆ بەرنامەی NRT. دکتۆر لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەو خۆراکانە چین کە بخورێن باشە و ئەو خۆراکانەش کامانن کە نابێت بخورێن وەکو پزیشکێک پێمان بڵێ کاتی گونجاو بۆ خواردنی خۆراکەکان کەیە. لە پێش هەموو شتێکدا حەزەکەم پیرۆزبایی مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەموو گەلی موسڵمانی جیهان دەکەم بە تایبەتی کوردستانی خۆشەویست ئینشاڵڵا بێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک. لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا باشتر وایە لە کاتی پاشێوە ئەو خۆرانی کە دەیخۆین خواردنێکی سووک بێ، خواردنی قورس نەخۆین. بۆ نمونە شیرەمەنیەکان، ماست، پەنیر زۆر باشە و ئەو خۆرانەی کە باشتر وایە نەخورێت چەوریەکانە و لەگەڵیشیە مادەی کەفاین خواردنەوە کەفاینەک ئەوانەی کە کەفانیان تیاوەکو قاوە باش نییە، چونکە هەم سیستەمی خەوتن تێکدەیە و هەم بۆ گەدەش باش نییە. و ئامۆژگاریم بۆ ئەو کەسانی کە بە ڕۆژوو دەبن باشتر وایە دوای ئەوەی کە نوێژی بانی دەکەن کە نانەخۆن یەکسەر نەخەون، چونکە ئەگەر بخەون ئەبێتە هۆی ئەوەی کە دەبێتە هۆی ئازادی گەدا و گەدەیان کە ئەو خواردنە هەزم نەبوو لە ناو گەدەیە ئەبێتە هۆی ئەوەی کە بۆنی دەمیان ناخۆش بێ بەڕاستی ڕۆژوەکە و ئەو ڕۆژەی کە بەسەری دەبن بە ئیستراحەت بەسەری نابن. و لە کاتی ڕۆژوشکاندندا باشتر وایە بە شیرینێکی کەم بە تایبەتی خورما زۆر باشە و لەگەڵ یا تۆزێک ئاو بخۆیت نابێ ئاوەکە نەزارد بێ و نەگەرم بێ شلەتێن بێ باشترە، چونکە بۆ ئیکە ئازاری گەدەنەیە. و دوای کە نوێژمان کرد ئەتوانین بە شۆربایەکی سووک خواردنەکە بخۆین و ئەو خۆرانی کە ئیخۆن باشتر وایە تێکەڵ بێت. بۆ نمونە کاربۆهایدرایت کەمی کاربۆهایدرایت تایبەت و تۆزێ برنج و پرۆتین تۆزێ گۆشتی تێدا بێ و سەوزە زۆر باشە بیخۆین. بەس ئەمە باشتر وایە ئەم خواردنی کە دەخورێ نابێ بە شێوەیەکی خێرایی بخورێ، باشتر وایە لەسەرخۆ بخورێ و ئەگەر بەپێی توانای ئەو کەسە ئەگەر توانی ئەو کەسە بتوانێت دوای ئەوەی کە ئەو خواردنی خوارد لەسەرخۆ زۆر نەخوات ئەگەر بتوانێت نوێژی تەراویح بکە، دوای نوێژی تەراویح کە ئەو کەسە لە تەراویح هاتەوە ئەتوانێت دەست بکات بە میوە خواردن. میوە خواردنەکان باشتر وایە ئەو میوانەی کە ئیخوا 4-5 ڕنگ بێ باشترە، هەروەکو WHO جیهانی ئامۆژگاریمان دەکات کە ئەو میوانەی کە دەیخۆین ئەبێ ڕەنگەکانیان جیاواز بێ، بۆ نمونە پرتەقاڵێک، سێوێکی سەوس، شووتی بەو شێوەیە بەکاربێنێ. مانگی ڕەمەزانی پیرۆز خۆی بۆ ئەوە دروست بووە، حکمەتەکەی لەوایە کە ئێمە بتوانین کەم خۆین. بەڵام هەستەکەم لە وڵاتی ئەمەیە بە تایبەتی سیرەکەین لە هەموو ماڵێکە لە سەعات 3 و 4ەوە دەست دەکرێت بە خواردن دروستکردن هەموو ئەنواعێک خواردن دروست دەکرێت. بەڕێی من ئێمە 11 مانگ نانێکی زۆرمان خوارد و هەموو ڕۆژێ نانەخۆین 24 ساعت نانەخۆین. حکمت لەوایە ئێمە خواردن کەم بکەینەوە، وەک ئاماژەی پێکەین ئێمە بووە ئەم خواردن ناخۆین لەبەر ئەوەی کە ڕزگارمان بێت لەو مادە ژەهراویانی کە لەو خواردنە کە خواردومانە 11 مانگ لەمەوە پێش. پێویست ناکە ئێمە لە سەعات 3 و 4ەوە تقریبا چەند نوعی خواردن دروست دەکەین کە ئێمە وامان کرد کەواتە مانگی ڕەمەزانی پیرۆز ئێمە بە تایبەتی بۆ کەسانی کە یانەوە کێشیان دابەزێن کەواتە ئێمە محاولە بکەین خواردنێکی کەم دروستکەین، ئەو نەبێ کە مەعیدەمان تەحملی بکە. بۆ زۆر سپاسانەکەم. زۆر سپاس کە لەگەڵمان بوویت. زۆر سپاس بۆ